ئەم کانتۆرم بۆیە لێرە داناوە لە مەتبەخەکەم بۆ ئەوەی من لێرە کە خەریکی جێژلێنانم یەکسەر لێرە شلیلەکانم حازر بن ئاوا شتەکانم کە یکەم ئەوانەی کە بەکاری هێنم بە قوماش و شتەکانەوە لەم تاکانەیە دامناون بۆی ئاسان بێ بۆ خۆم ئاسانکاری و هەروە لێرەش دانیشم ئیتر شتەکان مەچنم بە ئیستراحەت ئاگاشم لە چێشتەکەم دێت دەرچووی پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی دەرمانسازی بەڵام ئیتر بە بۆنەی ئەوەی کە تاعین نەبووم لە حکومەت لە بوارەکەی خۆم لە کەرتی تایبەت زۆر کەم ئیشم کردووە لەبەر ئەوەی ئەرکی دایکایەتی و ماڵ و هاوسەرم حەزی نەکردووە ئەیوت تۆ هیلاکە بیت پێویست ناکە اینجا منش هەر لە مناڵەوە هەر حەزم لە چنین و ئەو شتانە هەبووە ئیتر هەنێ تابلۆشتم بۆ خۆم چنی هاوڕێکانم و کەسە نزیکەکانمایان بینی حەزیان لێبوو ئەمانەی کە دامناون هەنێکیان هی ئەو کاتێک کە خۆم حەزم لێ بۆ تازە دەستم پێکردون تقریبان بۆ 2 ساڵ پێش ئێستا گەڕێتەوە ئیتر هەر بەردەوامم هەتا ئێستاش لە ڕێگەی پەیجێکم داناوە ئەماوە لە ڕێگەی پەیجەکەمەوە بە پێی داواکاری دروستیان دەکەم بۆ بابەتی لەدایک بوون و ساڵیادی هاوسەرگیری و هوشەیەکی جوانە یا یەکێک هەدیە بۆ هاوڕەیەکی ئەبا یا کەسێکی من ئەوانە ئەەکەم هەر ئیشێک بێت هەر بۆ ئەوەی دەستێ بەتاڵ نەبێ بەڕاستیشن لە ماڵەوە بەردەوام خەریکە ئیشی ماڵ هەر هەموو شتەکان دووبارەن ئەبێ خۆمان هەوڵ بەین شتێک بۆ خۆمان بکەین بۆ مرتاحی مێشکمان کەس نابێ بڵێ من ناتوانم ئەوە بکەم بەڕاستی پشت بەخوا هەموو شتێک هەر ئەکرێت ئیتر ئەتەمێنیش ڕاستە زۆ ئەو ئیشە هەر هەبووە بەڵام ماوەیەک بە بۆنەی هەنێشتەوە ئیهمال کراوە من هەر حەزم لێی بووەوە خۆم چەند ساڵێکە خەریکم بەس بەم شێوازانەی بە شێوەی تابلۆ ئێستاش هەرکە من ئاواها دروستی بکەن درێ لە تەختەوە بۆ هەڵواستنی بەکاریانە هێنین ئیتر هیوادارم زۆریش خۆشحاڵم هەنێک کەس نامەم بۆ نێرن ئەڵێن لە ڕێگەی تۆوە ئێمەش دەستمان کردووە بەم ئیشە هاوکاریانەکەم کە بۆ هەنێشتی ئەم کاریان کە کردومە پێشترم خانومان کە کڕی ئێرەی کاشی بوو کاشیەکەش هەمووی نەخش بوو حەزم لێی نەبوو ناگونجا لەگەڵ شتەکانم منیش هاتم ئەمانم هەبوو ئەم گوڵانەش لە لەنگە کڕیم بووم چونکە نامۆن تۆزێک بەم شێوە دامپۆشی حەزم کرد قەراقی کاشیەکان دەرنەکەوێت ئەو کاغەزانم بەکارهێناوە بۆی گۆزەکانی پێ بشارمەوە ئەمانەش هەمووی تەختەی بچوو بوون هەم بووە وتمە با بگونجێ لەگەڵ شتەکانە و بۆ شێوەیە پەمپم کردوون ئەم تابلۆیەکە بۆم کوڕەکەمم دروست کردووە ئەمە خەمیسێکی هەبوو کۆن بوو خەمیسەکە بەڵام ئەمانەی شکڵی سەیارن لەگەڵ شتەکانی کە ئەگونجا ئیتر منیش هاتم لێم کردەوە بڕێم و بە مۆمیاومە لێرە بۆی لەگەڵ شوێنەکەی بگونجێت من داوام لە دایکان ئەوەیە دایک بڵێن و نەڵێن گەرم و گوڕی بە ماڵەیە واگەر ئەو دایکانەی باوەڕیان بە خۆیان هەیە ئەبێ خۆیان بێن نەک هەر بچن شتێکی گران بکڕن و هی ئەم وڵات و ئەو وڵات دەتوان بە شتێکی بەسیت هەرزان شتێکی جوان بۆ خۆیان دروست بکەن اینجا ئێستا بە بۆنەی سۆسیال میدیاوە خەڵک شت زۆر ئەبینێ بەشتی جاروای شتەکە بەکار هاتووە دوو جارێکی کە بەکاری هێنیتەوە ئەتوانی تۆ فکرە لەوانە وەربگریت ئێستا من بۆ خۆم بە زۆری وا ئاکەم جاروای شتێک ئەیبینم ناچم بێ سابت 100% بەس ئیتر فکرەیەکی لێ وەرئەگری ئەمەم بۆ کچەکەم هەڵواسی بوو لێرەیە بەڵام ئێستا چوە لای بردووە ئەمڕۆ شتەکانم دەرهێناوە حەزی لەوە بۆ لەدای با هەڵی واستم ئەم کولەکانەش هەر خۆم دروستم کردوون ئیتر بە قیاسی جیاواز ئەمانە لە شکلی کولەکەن من بە قوماش دروستم کردوون قوماشەکان بە پێی داواکاری و بە حەزی خۆشم زۆر جار ئەڵێن با بە حەزی خۆت بێ دروستیانەکەم ئەیکڕم اینجا ئەم گوڵەوردانەشی بۆ بەکارەهێنم زۆر بەیان هەنێکیان مورویان بۆ بەکارەهێنم و لۆکەشەکە مەناوەکەی و ئیتر بە شلیلە ئەمانە یەکەم بە سوپ و شلیلەکە بەم شێوەیە دەرەچێت ئەمەم بەکارهێناوە ئەم تابلۆیە بۆ شارنەوەی سنووقی کارەباکە چونکە زۆر بێحەساس بووم ئیتر وتم با لێرەیە هەڵی واستم دەرنەکەوێت من بێجگە ئەوەی کە ئەم شتانم بۆ ڕازانەوەی ماڵەکەی خۆمەوەکو خولیایەکی خۆم بەکارهێناوە هەرچەند هاوسەرم زۆر حەزیشی بەوە نەبووە ئیش بکەم بەڵام من حەزم لێ بۆ خەڵکە نزیکەکانی دەوروبەرم هاوڕێکانم حەزیان لەو شتەکانم بۆ توانێتەوە هەوڵ بە
بیشی فرۆشی چونکە ئێمەش حەزمان لێتی ئەوانە منیش پیجێکم داناوە ئەمانە بە پێی داواکاری ئەیفرۆشم